دوای ئەوەی کەوا دەمەقالە نێوانیان ڕووی داوە هەڵساوە بە چەخۆی ماڵەوە لەو ژنەی داوە چەند چەخۆیەکی لەسەر و ملی داوە و کوشتوێ. چەقۆکم نرا و مەقسەرەکەی دەدینا ڕست سوین زیانەکەیەوە زۆر تووڕە بوون زۆر لە حالەت تووڕە بوون ئاگام لە خۆ نەماوە هیچ چەقۆکم لە سێنجیدا دوای لۆ کوشتنجی نامە ئێرانە کوشتن مزارەکانش لێرە بوون مزارەکان چوونە دەرێ هاوارێن لە ماڵان. ئەو ئافرەتە پێشتر با بڵێن لە لای ما تەنها گوتی دەمەوێت بەڵێننامەیەک لە پیاوەکەم وەربگیرێت بۆ ئەوی ئەو توندوتیژانێک کە پێشتر ئەنجامیدا توندوتیژەکان دووبارە نەکاتەوە. ئەمە نەچوومە خەستەخانە نەگەیشتمە ماڵەیە کچەکەم دەرگاکەی کرابووە کەسی لێ نەبوو تەنها ئەوەدا گوت سەریان پڕیوە. لە ڕۆژی قیامەت کابرای ئەوەی کە کوژرایە کابرای قاتلی گرتیە یەجوڕه یعنی ڕای دەچێشی دەستە بەردەست رب العالمین دەفەرمی یا رب اسأله لما قتلني. بەرنامەی شوێن پەنجام جارە باس لە تاوانی کوشتن دەکات. کوشتن کە بە یەکێک لە قێزەوەنترین و خراپترین جۆری تاوان دادەنرێت و تونترین سزای هەیە. شوێن پەنجە لە مەڵقەیەدا باس لە ڕووداوێکی تاوانی کوشتن دەکات. بۆ یەکەم جار لە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان سوچوار چۆنێتی ئەنجامدانی ئەو تاوانە و تەواوی وردەکاری ڕووداوەکە و گرتە ڤیدیۆیەکان نیشان دەدەین. لە ئێوارەی پێنجشەمە لە شاری هەولێر ڕووداوێکی دڵتەزێن بەڵاو دەبێتەوە. گەورەی ڕووداوەکە سەرتاپای کۆمەڵگە و تۆڕەکانی کۆمەڵایەتی هەژان. ئەو ڕووداوەش ژنێک بە چەخۆ لەلایەن مێردەکەیەوە دەکوژرێت. ئەو ژن و پیاوە دانیشتووی ناوچەیەکی شاری هەولێرن و ماوەی 11 ساڵە هاوسەرگیریان ئەنجامداوە و خاوەنی 4 منداڵە. چیرۆکی کوشتنی هەزاری کەس و کارەکەیەوە بۆ شوێن پەنجە باس دەکرێت. من کە باوکی ئێمە بە خۆمان خەڵکی قەڵازەینە ئەو ڕووداوە هیچ ئاگاکمان لێ نەبووە. پاشی سەعاتێک بردویانەتە خەستەخانەی بۆ خۆیان و بە سێ برایان بە 4 برای و بە خوشکی و بەوانە بردویانەتە خەستەخانە و لە خەستەخانەی تەلەفۆنیان بۆ کوڕەکەی من کردووە وەرن جەنازەی بەس ئەوەندە ماناگالی. ئەمە نەچوومە خەستەخانە نەگەیشتمێ هیچم نەبینیوە. چوومە ماڵەیە کچەکەم دەرگاکەی کرابووە کەسی لێ نەبوو تەنها ئەوەدا گوت سەریان بڕیوە کچەکەتان سەر بڕیوە سەریان بڕیوە. منیش چوومە خەستەخانەی نەگەشتمە خەستەخانەی ڕۆژاوە کوتیانەوە لە تو بەلعەدلێ چوومە وێندەرێ لەسەر قڕۆدانە کوتیان کاک حاجی نابێت تەماشای کرد. دوای دروستبوونی کێشەکە تۆمەتبار کە مێردی ئافرەتە کوژراوەکەی تووڕە دەبێت و بە چەقۆ هێرش دەکاتە سەر خێزانی و لی دەدات. نزیکەی 12 چەقۆ لە سینگ و مل و سەری کوێستانی خێزانی دەدات کە بە جۆرێک تند و تیژی بەکاردێنێ کە خوێن سەر تاپای دیوار و پەنجەرە و ناوژوورەکە سوور دەکات. دوای کوشتنی خێزانەکەی تۆمەتبار ڕادەکات و نیازی خۆشاردنەوەی هەبووە. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە و دەنگدانەوەیکی گەورەی لێکەوتەوە هێزەکانی ناوخۆ دەستیان کرد بە گەڕان و دۆزینەوەی تۆمەتبار. وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایش هەموو هەوڵێک دەدەن
تا تۆمەتبار دەزگیر بکرێت. لەسەر ڕاستپاردەی وەزیری ناوخۆ هێزەکانی ناوخۆ و ئاسایش دەستیان بە لێکۆڵینەوە کرد. بڕیاردرا بە زووترین کات تۆمەتبار دوایەوە تاوانە قێزەوە دەزگیر بکرێت. لە دوای دوو کاتژمێر هێزەکانی ئاسایشی هەولێر تیمەکانی لێکۆڵینەوە لە ڕێگەی بنکەی ئاسایشی کوردستان تۆمەتبار دەدۆزنەوە دوای دەکەون. ئەیدی شوێن پەنجا بە شێوەیەکی مەیدانی دوای چەند کاتژمێر لە ڕوودانیەوە ڕووداوە بە دۆداچوون بۆ تاوانە دەکات. سەرەتا دەچینە ئاسایشی هەولێر. تیمەکانی لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر هەرزوو دەستیان بە لێکۆڵینەوە کرد. بە زووترین کات تۆمەتبار کە ئەنجامدەری ئەو تاوانە بوو دەستگیر کرا. دوای دەزگیرکردن ڕادستی یاساکرا. دان بە تاوانەکەی دادەنێت کە بکوژەوە و لە ئەنجامی دەمەقاڵێ شەڕ دروست بۆ و پەنای بۆ کوشتنی خێزانەکەی بردووە. دانیشتنی شاری هەولێرم گەڕەش کوردستان پیشەم ئیشم حرەسی بیری ئاو ئیشی بایعی بابم دەکەم 11 ساڵە حاصلجووی ماکردنجرم هینایە 11 ساڵە 4 ملارمان هەیە 3 کوڕ و کچەکمان هەیە 11 ساڵە کێشەم لەگەڵ خێزانەکەمەوە بووە دایمە لەگەیەک پێک دەهاتین دایمە شەڕ و گارەگارمان بووە 3 زارش دێمدا گوتانی داوای هەر شتێکم لێ کرد باید بە تۆفزی بوو دلی خۆش نەدەکردم هیچ بوو دۆرکە ئاوی دەسەی دەڕشێتەوە ئەو هالە بوو تووڕێی کردن هەر خەفەت دامێ منش هەر سوور بوو لە سەقسەی خۆی درم خۆش ناکە من ڕەش سپیم لە جیان نەکردەوە هیچ ڕەشم نەمزانی ئەوە ڕەشە یان ئەوە سپیە چام عاردی نەدیت بەس چام کوشتنەکەی دیت بە چامەوەی نەدیت برێمەوە نابی میکوژم نابی ئەوە بکەم نابی ئەوە چام ڕەش سپیم لە جیان نەکردەوە منش هەر هیدایەت چوومە زۆر سەقوشتوان پێ نەبوو هیچ من ساقومی ناو چوومە زۆری ڕۆژ سپین جیان نەکردەوە و کارەساز ڕووی. دوای لێکۆڵینەوە دانان با تاوانەکە لەسەر ڕەزامەندی دادووە لە ڕۆژی هەینی ڕۆژی دواتر شوێن پەنجە دەچێتە ئاسایشی هەولێر. لێرە بە هاوکاری تیمەکانی لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر و هێزە تایبەتەکان تۆمەتبار دەبینین و جارێکی تر لە شانۆی تاوان باس لە چۆنێتی ئەنجامدانیەوە تاوانە دەکات. بۆ گێڕانەوەی چۆنێتی ئەنجامدانیەوە تاوانە لە شانۆی تاوان بۆ دادوەر هێزێکی تایبەت ئامادە دەکرێت. تۆمەتبار زنجیر دەکەن و دەیبن بۆ شوێنی ڕوودا و کە بە مەسرح جەریمە واتە شانۆی تاوان دادەنرێت. تۆمەتبار لە ژێر چاودێریەکی تند ئامادە دەکرێت. هێزێکی تایبەتی ئاسایشی هەولێر و تیمەکانی لێکۆڵینەوە و هێزێکی جموجۆڵ لە ژێر پاسەوانی و ئاسایشێکی تند و تۆڵ بکوژ دەبەنە ماڵەکەی. پێشگەیشتن لە بەرمەترسی تۆڵەسەندنەوەی کە سوکاری ئافرەتە کوژراوەکە دژ بە بکوژەکە لە گەری کوشتنەوەی ڕێکاری توندی ئەمنی دەگرنەبەر هەموو کوچە و کۆڵانەکانی شوێنی ڕووداوەکە کۆنتترۆل دەکرێت. کەسێکی مەترسیدارە و هەمووان چاوکراون بەرامبەر هەر جوڵەیەکی کەسانی نەناسراو. هاتوچۆی پیادە قەدەغە دەکرێت. ئیدی تۆمەتبار باس لە تاوانەکەی دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینینۆدا هەموو هەوڵی کەمکردنەوەی تند و تیژی خێزانی و پاراستنی ئافرەتان و بنیاتنانی کۆمەڵەیەکی تەندروستە. وەزارەتی ناوخۆ زۆرترین پاڵپشتی و خزمەتگوزاری بۆ دەستگایانە دابین کردووە کە پەیوەستن بە پرسی ئافرەتان. من ئەوشتا ناکەم ئەوە ناکە گوتنە ناکە گوتیا ئەمە چوومە دەری چوومەکەی مەخسەرەکە چاقۆکم نرا ئەو مەخسەرەکەی دەرینە ڕۆژ سپین جیان نەکردەوە زۆر تووڕە من زۆر لە حالەت تووڕە بوون ئاگام لە خۆ نەماوە هیچ چاقۆکم لە سینجیدا دوایی لۆ کوشتن ژینامە ئێرانە کوشتم ئەیرانە لەوێ لێمدا ئەلیرانەش کوشتم ئەلیران لەوێ لێمدا لێکەم چەقۆ لێ بوو لێمدا دوایی نامەیە لە سینگمدا ئەلوێن دەرەخینەکە و دەرپەڕی
ئاخر لێرەژێمدا ئەوێ چەند سەقۆکم لێدا لێرەژێمدا دارەکانش لێرە بوون دارەکان چوونە دەری هاواری لە ماڵان من ئاگام لە خۆم نەما بۆ چون ئاگام ئەو دەزانم چام تاریک هیچ ئەوم نەدی زیاد هیچ سەقۆکە مەقسەدە مینا لێوێ مینا هەلێ سەقۆکە ڕوبەڕوو لێدا لێرەمدا ڕوبەڕوو لەمریدا یشکەمە لێدا دوای بارانگەشم بووە وت ڕاست ساخۆکم ڕات ئاوا لێ کرد و ڕاست بەمداین سومە زۆر بەشی بۆتە من ئێستا دەرم خۆش دەکەیانەوە بە هیچ شێوەیەک خۆش ناکەم سەقومینا ڕاست ڕەش زیان نەکردەوە سەقوم لە مریدا و منم کەش کرد و کوشتم مندارەکانم دەرکرد بە مندارەکان لێمدا هاوریان دەکرد چۆڕاوان دەرێم کردن ئەو کات دەرکەس من سەکریدا هێزەکانی ئاسایی شەولێر سعات دوونی بوو گەشتنا ئێوێندەری ئاسایی ئەمنیاگرت ئەمە چوومە جێشی دەوێندەری دەرچووم گوتم دەڕۆم ڕاز لێ دەگرتمیان گوتەبێژی ئاسایشی هەولێر بۆ شوێن پەنجە وردەکاری ڕووداوەکە و چۆنێتی ڕوودانی دەگێڕێتەوە بە قسەی وەگوتەی تاوانبار خاوەنی 4 منداڵیشن گەورەکان 8 ساڵە و بچووکەکەشیان 3 ساڵە دەرکەوتووە لەو کاتێکەوە زەواجیان کردووە بە بەردەوام کێشیان هەبووە و پێک نەهاتوون و گرفت لە نێوانیاندا هەبووە تەنانەت زارێکیشیان ئافرەتەکە سکاڵای لەو پیاوە کردووە لە بەڕێوەبەراتی توندویژی ئافرەتان و لەسەر هەمان ئەو کێشانێکە لە نێوانیان هەبووە کێشەکانیش زیاتر دەمەقاڵە و بۆڵەبۆڵی نێوانیان بووە ناوبراویش کە گوتمان مێردەکەی هەمان ئەو ڕۆژە 20 نیسان دوای ئەوەی کەوا دەمەقاڵە نێوانیان ڕووی داوە هەڵساوە بە چەخۆی ماڵەوە لەو ژنەی داوە چەند چەخۆیەکی لە سەر و ملی داوە و کوشتوێتی پاشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممەی 20 نیسان لەلایەن هاوڵاتیانەوە ئاگادارکراینەوە بەبوونی ڕووداوێکی کوشتن لە گەڕەکی کوردستانی شاری هەولێر دوای چوونی دەست بەجێی تیمەکانی بەڕێوەبەراتیمان و بنکەی ئاسایشی گەڕک دەرکەوتکەوە ئافرەتێک بە ناوی کوێستان پیرۆت خدر تەمەنی 37 ساڵە بە چەقۆ لەلایەن مێردەکەیەوە کوژراوە و مێردەکەشی ڕای کردووە دوای کەمتر لە 2 کاتژمێر بە دوواداچوون لێکۆڵینەوە لەم کەیسە توانرا تاوانبار جارێکی تریش سوپاسی دانیشتوانی شاری هەولێر دەکەین کەوا هەمیشە لە ڕووداوەکان بە گەرما و گەرمی لەگەڵمان و هەواڵ و زانیاری ڕاستەخۆمان پێدەدەن لەسەر کەیسەکانی تاوان و لە یاسا دەرچووان. سەبارەت بە هۆکاری بیانی کوشتنی ئافرەت کچە چالاکوانێک دەبینین ئاڤانجاف باز لە هۆکاری ئەو تاوانانە دەکات. کەیسی کوشتنی ئەم ژنەی کە لە هەولێر بەڕاستی ئەوەی کە زۆر نیگەرانت ئەکە شێوازە دڕندانە یەکێتی کە هاوسەرەکە لەلایەن هاوسەرەکەیەوە کوژراوە ئەبێ ئەم بابەتە یاخود ئەم کەیسا ببێتە شێواز و هەوێنێکی زۆر باشی کارکردنی لایەنە پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەی ورد بکەن لەبارەی ئەوەی کە بۆچی شێوازی کوشتنەکان بەم شێوازە دڕندانانە دووبارە ئەبنەوە لە شارەکانی کوردستان لە هەرێمی کوردستان نەبێتە وەکوتم کەیسێک وەکو هەر کەیسێکی تر بە ئاسایی تێپەڕێ نەخێر ئەبێ ئەم کەیسانە بە تایبەتی کە شێوازەکانیان شێوازێکی کوشتنی دڕندانەیە لێکۆڵینەوەی زۆر زۆر لەبارەی هۆکارەکانی بکرێت و لەبارەی ئەوەی کە بۆچی کەیسەکە بەم شێوازە گەیشتووە هەروەها ئەو یاسایی کە تۆمەتبارەکەی پێ دادگایی ئەکرێ ئەبێ جیاوازی ئەوەی هەبێت لەگەڵ جۆرەکانی تر ئەم بابەتە تەنها ژنێک نییە کە کوژراوە بەڵکو ئەوەیە کە تۆ کۆمەلگات خستۆتە دۆخێکی نالەبارەوە خەڵکێکی زۆر بەهۆی هەواڵەکە تووشی دڵە ڕاوکێ و ترس و تۆقانێکی گەورە بووە.
ناکرێت ئەوەش کاتێک باس لە هۆکارەکانەکەین بە تایبەتی هۆکارەکانی تونوتیژی ئەومان بیرچێ ئێمە وڵاتێکین بە بەردەوام جەنگ و ململانێ لە وڵاتەکەی ئێمەیە هەبووە بەشتێکی زۆری و کۆمەلگایانەی کە دوای جەنگ دەست بە ژیانەکەنەوە کۆمەلگا بنیاد ئەنێنەوە زۆر گرنگی ئەدەن بە خێزان بە ژنان بە پیاوان بە مناڵان بەڵام ئێمە زیاتر سەرقاڵی ئەوین کە چۆن ژێوی ژیانمان دابین بکەین ڕەنگە ئەو بابەتە بۆ کۆمەلگایەکی پێشکەوتوو ببێتە گەورەترین بابەت بۆ ئەوەی ئیشی لەسەر بکرێ بەڵام ئێمە ڕۆژەکان بەڕێ ئەەکەین بەڕاستی هەتانە چینە چوارچەوەی ژینگەی ماڵەکان نازانین چ کێشێکێ چکی چیرۆکێکەیە چه ئاریشەیەکی گەورە هەیە کە ڕەنگە کاتێک لە کاتەکان ببێتە هۆی هەڵچوونی لایەنی دەرونی و فشاری دەرونی هەردوو تاکەکە جا چشن بێ چ پیاو بێ. بە دەنگەوە هاتنی حکوومەت یاخود لایەنی بەرپرسار بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی و کەیسەکانی کوشتن هەوڵێکی باشە بەڵام ئێمە هێشتان پێویستمان بە باوەڕبوون بە قەزیەکەیە بەڕاستی ڕەنگە وەکو تاکە کەس یاخود هەوڵی تاکە کەسی هەیە لە نێو حکوومەت و نەفەسێکیش هەیە بۆ ئەوەی کە بەیەکەوە کار بکەین بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی بە ژنان. قەزیەی ژن وەکوتم قەزیەی کۆمەلگایە کاتێک تۆ ژنت پاراز لە تونوتیژی لە کوشتن واتە کۆمەلگا ئەپارێزی لە بەرەوەی کە ژنەکان دایکن خوشکن بەشێکی پێکهێنەرێکی سەرەکی ئەم کۆمەلگایەن کەواتە بۆچی ئێمە هەوڵ نەدەین کۆمەلگایەک و کوردستانێکی پڕ لە خۆشەویستی بنیاد بنین بۆچی قەزیەکانی کوشتن و یاخود دۆسیی ژن کوشتن ببێتە لە کێک بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکەی ئێمە. وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانی تونوتیژی هەماهەنگیەکی زۆر هەیە لە نێوان ڕێکخراوەکان لە بەرەوەی کە بە تەنها وەزارەتی ناوخۆ ناتوانێت بەرەنگاری تونوتیژی خێزانی بێتەوە بەڵکو هەماهەنگی لە نێوان هەموو وەزارەتەکان هەبێ و بەڕاستی ئەرکێکی پیرۆز جێبەجێ ئەکەن لە بەرەوەی کەوەکوتم پاراستنی ژن پاراستنی کۆمەلگایە و بەڕێوەبەرایەتیەکانی تونوتیژی و کارمەندەکانیشی سەرڕای و هەمووە زۆر جار لەمپەر و بربەستە کۆمەڵایەتی ئێتە پێشیانەوە بەڵام کەسی زۆر دڵسۆزی تایە بەڕاستی ئەمە جێگای ئەوەیە کە زۆر جارکە باسی ئەم هەموو ناخۆشیە ئەەکەین هیوایەک ببینین لەوەی کە کارکردن هەیە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی و دۆزینەوەی تۆمەتبارەکان ئەوە بۆ خۆی زۆر گرنگە لە کاتێکی زوودا ڕەنگە شەو نخوونی کارمەندەکانی وەزارەتی ناوخۆ و خودی وەزارەتەکەەوە بۆ خۆی ئامانجێکی گەورەیە. داوا دەکەم لە دەستگای ئەمنی وەزارەتی ناوخۆ کەوا ئەو کچەی من بەبێ تاوانی کوژر سەری بڕیوە لەبەرەوەی هەموو ژنوێندێک زار کێشێکی هەر دەبێ کێشێکی وای نەبووە لە ئەخلاقدا ئەخلاقی جوانە لە هەموو مواسەفاتی جوانە لەبەرەوەی غەدری لێکراوە و غەدرم لێکراوە داوا لە سەرۆک وەزیران دەکەم کەوا ئەو کابرا بە ئیجراعاتی خۆی بگێنن بۆ میعدام بکەن. سوپاسی وەزارەتی ناوخۆ بە تایبەتی ئاسایشی هەولێر دەکەین کەوا هەستاون بە زۆرترین کات بە لەعەزێکی کەم دەستگیریان کردەوە داوامبەر. بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی یەکێک لە باشترین پاڵپشتی و چارەسەریەکانی ئەو کێشە و تونوتیژیانن کە بەرامبەر خێزان و ئافرەتان ئەنجام دەدرێت. بۆ مەبەستە دەچینە بەڕێوەبەرایەتی تونوتیژی خێزانی هەولێر دەمانەوێت سەبارەت بە تونوتیژی و تاوانی کوشتنی و ئافرەتە قسە لەگەڵ بەڕێوەبەر بکەین. دەمانەوێت بزانین پێشتر ئەو ئافرەتە بۆچی سکاڵای لەو پیاوە کرده بوو بۆچی ئیجرایەت نەکرا یان لێ پێچینەوەکە چی بەسەر هاتووە. سەبارەت بەو کەیسەی کە چەند ڕۆژ پێش ئێستا بەداخەوە لەلایەن هاوسەرەکەی کوژرا ئەو ئافرەتە پێشتر با بڵێن پێش ئەوەی کە
بێتە با بڵێن پێشەوەی کە ڕوبەڕووی کوشتن ببیتەوە هات سەردانی مێ کردووە پێشەوەی کە بێتە لایمەش لە نەخۆشخانەی چوە سەردانی نەخۆشخانەی کردێەوە راپۆرتی پزیشتی بەدەستی نا بەس بەخۆی نەیویستێ بچیتە لای دادوەر و وەسکاڵات تۆمار بکە لەسەر ئەو کەیسەی کە با بڵێن بەخۆی هەیبووە لە لای ما تەنها گوتی دەمەوێت بەڵێن نامەیەک لە پیاوەکەم وەربگیرێت بۆ ئەوی ئەو توندوتیژانێک کە پێشتر ئەنجامیدا توندوتیژەکان دووبارە نەکاتەوە و ئەوە بوو پیاوەکەشی ئامادە بوو لە پێشەوی دانی نابە و ئەوەی گوتی جارێکیکە منە و توندوتیژانە دووبارە ناکەمەوە و ئامادەم بۆ نووسینی هەر بەڵێن نامەکە و بەڵێن نامەکەشی لێرانە نووسی و بەڵێنیدا کە ئەو توندوتیژانە دووبارە نەکاتەوە. ئەو کەیسەی کە با بڵێن چەند ڕۆژێک پێش ئێستا بەداخەوە ڕوویدا ئەوان ڕۆژی 7/4/2022 هاتنە لایمە بەخۆیان پەیوەندیان بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزانی هەولێر کرد و چوونە سەنتەری ڕاوێژکاری خێزانی لە سەنتەری ڕاوێژکاری خێزانی ئەمە ئافرەتەکەمان بەتەنیا لەلایەن توێژەری کۆمەڵایەتی ما قسەی لەگەر کرا بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەکی زۆر باشی بۆ ببینینەوە و بەخۆی بڕیاری کۆتایی بدا لەسەر ژیانی خۆی لە ئەنجام بەخۆی یەک داواکاری هەبوو داواکاریەکەشی ئەوە بوو کە بەڵێن نامەک لە پیاوەکەی وەربگرن کە ئەو توندوتیژانێک کە پێشتر با بڵێن چەند جارێک دیارە لێیدایە و قسە و شتی ناخۆشیان هەبووە لە نێواندا ئەو شتانە دووبارە نەبیتەوە کە پیاوەکەش با بڵێن قسەی لەگەر کرا و دانیشتین لەگەری گوتی من ئامادەمە ئەو بەڵێن نامەی کە هەیە بەڵێن نامەکەی ئەدەم و هیچ کێشەم نییە و ئەوە لێرانە بەخۆشی گەڕانەوە ماڵی خۆیان و لەسەر با بڵێن بڕیاری ئافرەتەکە بەخۆی یعنی بەخۆی بڕیاریدا زۆر بە ئاسوودەی بەبێ ئەوەی هیچ هەڕەشەکی لەسەربی بەبێ ئەوەی هیچ کەسێک زەختی لێ بکە بەخۆی بڕیاری ئەوەیدا کە بگەڕێتەوە لای ئەو پیاوەی بژی و ژیانی خۆی بەڕێ بکە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2007 بەڕێوەبەرایەتێکی گشتی دامەزران بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان خۆشبەختانە ئێستا ئەو بەڕێوەبەرایەتیە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ئیدارە سەربەخۆکان ئەو بەڕێوەبەرایەتیانە بوونیان هەیە و جگە لەوەش لە سەنتەری قەزاکان نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزان بوونیان هەیە. کاری ئەو بەڕێوەبەرایەتیانە و کاری ئەو نووسینگانە کاری یەکەمی ئەو بەڕێوەبەرایەتی و نووسینگانە ئیش لەسەر کەمکردنەوەی ئەو توندوتیژیانە کاکە لە ناو خێزان ئەنجامەدرێ و ئیش لەسەر ئەوەیە کە ئەو ڕێژەی کوشتنی کە پێشتر با بڵێن ڕێژەکەی بەو شێوەی بەرز بووە خۆشبەختانە ئێستا ساڵ بە ساڵ ڕێژەی کوشتنی ئافرەتان ڕێژەی توندوتیژی دژ بە ئافرەتان ڕۆژ بە ڕۆژ لەکەم بوونەوەدایە. پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەت کابرای ئەوەی کە کوژرایە یەئتی المەقتول دەرێ عاسیبون بیەدیه یعنی دەستەکەی گرتیە بیڕەسیه یعنی ئاوا بە دەستەکی سەری خۆی گرتیە نەسی حەدیسەکەی وایە بە دەستەکی دیکەش کابرای قاتلی گرتیە یەجوڕه یعنی ڕای دەچێشی دەستە بەردەست رب العالمین دەفەرمی یا رب اسأله لما قتلني لو أمني كشت يا رب لبرس أمني كشتيا أو زدري خينا كشي دا تصوريته هلا دنيا ككجراء لسر باري لسر ماري دنيا لسر حسادة هلا سر شتشيبي حقي وينيك أو بكجري دي كجري دري رب العالمين دري تعيست هلكت باپی یاسا گەر تۆمەتبارەکە بە زیندوی ژنەکەی سەربڕی بێت و کوشت بێتی مادەی یاسایی بریتە لە 406 بەرگەیەک لە یاسای سزاکانی عراق ژمارە 111 ساڵی 1969 کە سزاکەی بریتە لە سێدارەدان بەپێی هەمان یاسا لە بەرگەی بە سزای لە سێدارەدان یان زیندانی هەتا هەتای دەبێت. شکر بۆخوا حاڵاتە نەبۆتە دیاردە بەڵام من لێرەوە بە ڕاشکایی پێتانەڵێم بە حکومەوەی خۆم لە نووسینگەی لێکۆڵینەوەی تاوەکانی کوشتنم لە سنووری هەولێر
پێم باشە ئەو ڕێنوێنە بە هەموو خەڵکێ بدەم تکاتان لێکم چیتر ڕێگەمەدەن بە خەڵکانی نەزان یان دەبینی نەوجەوانێکە لە دەرەنجامی برایەکی خوشکێکی کوژراوە دڵی پڕە لە جیاوە کە سوکاری هێوری بکەنەوە تفەنگیان دەمانچەیەدەن بەدەستێوەڵێ بڕۆ تۆڵەی برای خۆتکەوە ئێمە لەو بابەتە شتمان هەیە ڕجام وایە لە هاوڵاتیان بەس بێ ئەو شێوازە لە چارەسەرکردنی کێشەکان ئەیوە لە فەیسبوک دەیان کێشە ئەبینن قەناعەتتان هەبێ سەتا هەفتای ئەوەی باسەکرێ هەمووی پروپاگەندەیە ئێوە وەرن پشت و پەناتان با حکومەتی هەرێم بێ پشت و پەناتان دەسەڵاتی دادوەری بێ با بزانە چۆن حەقتان وەرەگیرێ. حکوومەت یاریمی کوردستان هەموو هەوڵێکی ئارامی و سەقامگیری و خۆشگوزەرانی و پاراستنی خەڵکەکەیەتی بۆ ئەوەی بەشدار بین لەو هەوڵانە بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی سەلامەت و تەندروست پێویستە هۆشیار بین و پەنا بۆ یاسا ببین لە بریبیرکردنەوە لە تۆڵەسەندنەوە.